دەم باش تەماشەوانی گەلێکی ژا سەردانا هەردووشاندن هەم حکوومەت هەرێمە کوردستانی هەم سەرۆکاتی هەرێمە کوردستانی ژێ بۆ بەغدا و گوت و بێژێنوان و ئەگەر دنهادا بێگومان دووشاند لە بەغدانە هەردووشان و پێیتێن ژێ پرانی ئالیین سیاسیین هەرێمە کوردستانی ژ بلی تەفگەرە گۆڕان و کۆمەڵای ئیسلامی وەکو شاندی سیاسی هەرێمە کوردستانی سەردانا بەغدا کردیە ژە بۆ گوت و بێژکردنی لە ساوان ڕێککەوتنامەن بەرێک و حکومەت لەسەر هاتکە دامەزراندن ژوان ڕێککەوتنامە نازدەخەلی هەروە ڕێککەوتنامە هەولێرێ دیسان شاندێکی دیە حکومەت هەرێمە کوردستانی بە سەرۆکاتیا جێگیری سەرۆکی حکوومەتی و هەواڵباندیە وەزیرێ داڕایی وەزیرێ پلاندانینێ وەزیرێ سامانێن سروشتی نەها لە بەغدایە گوت و بێژە دگەل ئالیین پەیوەندیدار دکەن ژە بووکو گوت ڕەوشە و پرزگیرێکن گۆڕاگرتینە و ئەو کریزا سیاسیە کو نەهاتنە بەرە هەرێمە کوردستانی و بەغدامایە وەرە چارەسەرکردن. بەڵێ بەرزان گفتوگوکانی نێوان هەرێم و بەغدا و ئەگەرەکانی لە ئێستادا وەکو میدیەکان بەڵاویان کردوتەوە دوو شاندی هەرێمی کوردستان دوو شاندی بەڵا لە بەغدانە بۆ گوت و بێژکردن شاندی سیاسی و شاندی حکوومەتی هەرێمی کوردستان شاندی سیاسی ئەمڕۆ لەگەل ئیبراهیم جعفەری سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان کە ئەو لیستە حکوومەتی ئێستای پێکهێناوە و زۆرینە لە پەرلەمانی عێراق گوت و بێژیان کردووە هەروە لەگەل عەمار الحەکیم یەکێک لە سەرکردە دیارەکانی شیعە و یەکێکی لە لایەن ئاساسیەکانی ئەو لیستەیە هەروە شاندی حکوومەتی هەرێمی کوردستانیش بێگومان بە سەرۆکاتی جێگیری سەرۆکی حکوومەت لەگەل لایەنە پەیوەنددارەکان کوبوونەوەی ئەنجامدا لەوانە حەسین شارستانی و بێگومان ئاشتی ئەورامی وەزیری سامانە سەرۆشیەکان وەزیری دارایی وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان یاوەری ئەمان ناکەن گوتە بێژکردنی ئەمڕۆی شاندی هەرێمی کوردستان لە عێراق بێگومان وەکو بەرپرسەکانی هەرێمی کوردستان ڕایەگەن ئەمە گوت و بێژکردنێکی یەکلایەنە بێت یەک لایکەرە بێت بۆ زیاتر گوت و بێژکردن لە سەلام ڕەوشە و ئەم سەردانە ئێستا ڕاستەوخۆ دکتۆر ئومێد سەباح و تەبێژی فەرمی سەرۆکاتی هەرێمی کوردستان لەسەر هێلی پەیوەندیە دکتۆرم کاتەوە باش سپاس دوا ئەنجامە کوێوە کرد بەدەستان گەشت بێ دوا ئەنجامی گوت و بێژکردن بێگومە گوت و بێش ئەنجامدەوە دانووساندن هی شاندی هەرێم لە بەغدا چی بووە؟ بەڵێ بۆ خۆتان بزانن ئەم شاندە شاندێکی سیاسیە نەرایەتی هەرێمی کوردستان دەکات بۆ ئەوەی کە پەیام و مەسجی هەرێمی کوردستان بگەێنێت بەلایەنەکانی بەغدا بۆ پێشترش ڕوومان کردەوە کە مەسجی و داواکارەکانی هەرێمی کوردستان خۆی دەمینێتەوە لە جێبەجێکردنی دەستور و جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامانەی کە پێشتر هاوپەیمانی نیشتیمانی شیعە بە تایبەتی کە واژویان لەسەر کردووە دەبێت جێبەجێ بکرێت ئەم وەفدە وەفدێکی سیاسیە دەڕوات بۆ ئەوەی بزانێت ئایا وە هاوپەیمانی نیشتیمانی دەتوانێت لە ماوەیەکی دیاریکراوە لەگەڵ پێدانی زەمانەتی دەستوری و قانونی دەتوانێت لە ماوەیەکی دیاریکراوە ئەو ڕێکەوتنامانەی پێشووتر کە واژووی لەسەر کردووە دەتوانێت جێبەجێ بکات یان نا ئەگەر ئێمە ئومێد دەکەین کە ئەم وەڵامی هاوپەیمانی نیشتیمانی شیعە بە تایبەتی وەڵامێکی ئیجابی بێ بۆی بتوانین عێراق و ئەو وڵاتە لەم قەیرانانە دەرباز بکەین ئەگەر نا بە پێچەوانەوە هەرێمی کوردستان ئەو وەفدە دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و دواتریش هەموو سەرکرداری سیاسی هەرێمی کوردستان خۆ دەبنەوە و بژارەکانی خۆیان هەم بەبژێرن پێشتر هەمومان ڕاگەیان ئێمڕۆ وەفدەکە دەستی بە کۆبوونەوە کردووە ئێستا زوو باسی دو ئەنجام بکەین وەفدەکە مستەمرە لە چاوپێکەوتن و بەپێ تەصریحاتانی کە هەشە لە هەموو لایەکەوە هەموو لایە خۆشحاڵی و ئامادەسازییان دەربڕیەوە بۆ ئەوەی هاوکار بن بۆی بە شێوەیەکی دەستوریانە و قانونیانە مامەڵە لەگەڵ ڕووداوەکان بەڵێ دکتۆر پێشتری چەندین وەفد پێکهێنراوە سەردانی بەغدا کردووە سەرۆکی هەرێم سەردانی بەغدا کردووە سەرۆکی حکوومەت سەردانی هەولێر کردووە چەندین گوت و بێش ئەنجام دەرەوە چەندین ڕێککەوتنامی چار قۆلی و چەند قۆلی هەیە بێگومان ڕێککەوتنامی هەولێر هەیە کە حکوومەت لەسەر پێکهێناوە ئەمە هەمووان باس گوت و بێشکردن بوو دەرئەنجامی نەبوو ئایا شاندی ئەمجارە تا چەند لەلایەن سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان سەلاحیەتی پێدراوە لەوەیە کە گوت و بێش ئەنجام بدا و تا چەند ئەمە جیاوازتر ئەبێ لە ئەوەی تۆ تۆ خۆت تەصریحێکدا و بەیەکێک لە چاپەمەنی لە ڕاگەیاندەکان کە دوای ئەم گەڕانەوەی ئەم شاندە ئێوە ئەگەڕێنەوە بۆ ڕایگەشتی خەڵکی کوردستانی تر قەراراتی ترتان نەبێت ئەگە ئەنجامی نەبێت ئەزانی دوو شتی جیاواز هەیە جارێ پێش هەموو شتێک مەسئولیەتی دروستکردنی ئەم قەیرانانە و جێبەجێکردنی ڕێکەوتنامەکان ناکەوێتە ئەسۆی هەرێمی کوردستان و ناکەوێتە ئەسۆی هاوپەیمانی کوردستان و کورد لە کوردستانەکان لەبەرەوەی هاوپەیمانی کوردستان و کورد لە کوردستانەکان و هەرێمی کوردستان لەو پەڕی ئیجابیەت بوونەوە هەموو کاتێک هەوڵێنداوە چ ببن بە بەشێک لە چارەسەرکردن بۆ قەیرانەکانی عێراق ئەوەی کە هۆکارێکە بۆ دروستکردنی قەیران لە عێراقا ئێمە هەرێمی کوردستان نین بەڵکو ئەوانن کە نایەنەوەی دەستور و ڕێکەوتنامەکان جێبەجێکردن بە تایبەتی جەنابی مالکی بۆیە مەسئولیەتی جێبەجێکردنی ڕێکەوتنامەکان و دروستکردنی ئەم قەیرانانە لە ئەسۆی ئێمەنی لە ئەسۆی بەڕێز مالکیدایە بە دەرەجەی ئەساس دواتر هاوپەیمانی نیشتیمانی ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم مەسەلەی ئەو وەفدەی کە ڕۆشتوونە ئەو وەفدە وەک دووبارە کردو ناتنەوە بۆ دانوستاندن لەبەرەوەی ئێمە پێمان وایە داخوازەکانی هەرێمی کوردستان و داخوازە عێراقیەکان هەرێمی کوردستانیش
لە چوارچێوەی اتفاقی هەولێر و ئەو اتفاقی نەزدەخەڵی کە پێشتر لە هاوپەیمانی نیشتیمانی کردومانە هاتووەتە دەڵاڵەکردن و ڕێگەساری بۆ دانراوە. ئێمڕۆ ئێمە ناگەڕێنەوە خاڵی وتەویەشکردن و ناگەڕێنەوە خاڵی گفتوگۆکردن لەسەر پرۆژەکانی. ئێمە پێشتر پرۆژەی واژووکراومان هەیە، ڕێکەوتنامەی واژووکراومان هەیە. ئێمە ئەم وەختە چوە بۆ ئەوەی کە بزانێت هاوپەیمانی نیشتیمانی جدی هەیە، ڕەخبەی هەیە، توانای هەیە لە ماوەیەکی دیاریکراوە کە بتوانێت هەمولانەکان بەزاڵێ بەسەر گرفتەکان بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنامانە جێبەجێ بکە یان نا، کەوتم ئومێد دەکەین بتوانێت جێبەجێ بکە. ئەگەر نا ئەوە وتم بەپێچوانە ئێمە بژارەی کوردستانی خۆمانەیە. ئەکرێ و بژارانە بۆ بینەران ڕوومکەیتەوە دکتۆر؟ ئێمە با پێشی حداسەکان نەکەوین، ئومێد دەکەین کە وەفدەی کە لە هەولێ لە بەغدایە دەرەنجامەکانی سەرکەوتوو بێ و ئومێدیش دەکەین کە هاوپەیمانی نیشتیمانی لە ئاستی مەسئولیەتەکان بێ و بزانێت کە هەرێمی کوردستان چیتر لەمە ناتوانێت چاوەڕێ بکە، چاوەڕێی وەخت کوشتن بکە، چاوەڕێی ئەوە بکە کە اتفاقی واژوو بکەین و جێبەجێ نەکرێت. دەبێت ئەوە بزانن کە ئەمڕۆ دۆخی عێراق و کەرانەکانی بێژۆدا ئاستێکی مەسئولیتدار بۆیە ئومێد دەکەین کە هاوپەیمانی نیشتیمانی لەقسەت لە ئاستێکی مەسئولیتدار مامەڵە لەگە بارودۆخەکان بکەن و جابیانە بڕوان نەتشتەکە ئەو بارودۆخێ بە پێچەوانەوە گوتم بژارەکان ئێستا کاری من نییە بتخریبی و بژارانە بکەم. ئەو وەفدا کە دەگەڕێتەوە و سەرکرداری سیاسی هەم جەنابی مام جەلال و هەم جنابی سەرۆک بارزانی و هەم سەرۆکی هێز و لایەنە سیاسەکان و کوتە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تەکید دوایەوە کۆ ئەبنەوە و نوێنەرانی ملەتی کوردستان هەر بڕیارێک بدەن. ئێمە بەڵێ دکتۆر بەشداری نەکردنی بزۆنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لەو شاندایەوە کە دوێ هێزی سەرەکی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە، ئایا تا چەند کاریگەری هەیە، کاریگەری بە تایبەتی نێگەتیڤ لەسەر راستی ئەجندای دانوستاندنکردن لەگەڵ بەغدا بە تایبەتی لەسەر ڕەوشی هەرێمی کوردستان؟ بەشداری نەکردنی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە جیاوازە. سەرەتا ئێمە دەبێت بزانین کۆمەڵی ئیسلامی موقفێکی ئیجابیان هەیە لەگەڵ بارودۆخەکەیە و لە کۆبوونەوەکانی سەرۆکی هەرێم و کۆبوونەوەی دوایش ئامادە بوون و موقفی زۆر ئیجابیان هەبوو لەبارەی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بارودۆخەکە و هەم لەگەڵ ئەوەشدا بوون کە بە شێوەیەکە کە یەکلاکرانەوە مامەڵە لەگە بەغدا بکرێت بۆ ئەوانە، بەڵام بەشداری نەکردنیان دیارە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوان پێیان وابوو ئەبێت پێش نردنەوەم ئەم وەفدە ئەنجومەنی دانوستاندنەکان دامەزرێ ئەم ڕێیش بەلای ئێمە و ڕێیەکی محتەرەم بوو کۆمەڵی ئیسلامی، بەڵام بەشداری نەکردنی بزوتنەوەی گۆڕان لە بنەڕەتدا هەر لە کۆبوونەوەکان بەشدار نەبووە و پێشی وایە ئەم جۆرە کۆبوونەوەنەوە ئەم جۆرە بابەتانە تشتی لاوەکین ئەمە جێگەی داخ و نیگەرانی ئێمەیە. بۆیە ئێمە پێمان وایە لە دەرئەنجام کۆمەڵی ئیسلامی هێزێکی پۆزیتیڤە و هەوڵەدات کارگەری خۆی هەبێت لەناو بارودۆخەکانەوە بە ئیجابیانە مامەڵاکە و بەدوای سەرەسەر دەگەڕێ بۆ قەیرانەکان. بە پێچەوانەی بزوتنەوەی گۆڕان کە ئومێدمان دەکرد کە بەهات نایە بۆ کۆبوونەوەکە لە کۆبوونەوەکەش بەشدار بواین و ڕۆڵی خۆیانش ببینایە لە دیاریکردنی وێست و ئاکامی ئەو وەفدەی کە هەیە چۆتە بەغدا. بەرحاڵ ئێستا ئەو وەفدەی کە لە بەغدا وەفدێکە نوێنەرایەتی هەموو هەرێمی کوردستان دەکا و هەم لە هۆی یاساییەوە جنابی سەرۆکی هەرێم دەسەڵاتی ئەوەی هەیە بە یاسای سەرۆکایەتی هەرێم وەفد بنێرێ، هەم حکوومەتی هەرێم بە یاسای ئەنجومەنی وەزیران دەتوانن وەفد بنێرن بەناو هەرێمی کوردستانەوە و جگە لەوەی کە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت هێزی دەستوریان هەیە، هێزی سیاسی و پاڵپشتی سیاسیشیان لە پشتەوەی دەبەرەوەی زۆربەی هەرە زۆری ئەو حزبە سیاسیانی کە لە کۆبوونەوەکە ئامادە بوون ئەندامن لە وەفدەی کە ڕۆشتونەوە نوێنەرایەتی هەرێمی کوردستانەکەن. بۆیە ئەتوانین بڵێین ئەو وەفدەی کە هەیە لە بەغدای وەفدێکە ڕنگدانەوەی هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستانە و دەتوانن بەناو هەرێمی کوردستانەوە. دکتۆر ئومێد سەباح و تەبێژی فەرمی سەرۆکاتی هەرێمی کوردستان، زۆر سپاس بۆ زانیاریەکانت ئێوەرە باشە هێژیان وەکو پەیدارێ فەرمیە سەرۆکاتی هەرێما کوردستانی داخوایکردن نەکردوە شوپان دەبێ ئەو دەبێژە شاندێک کوچیە وێرێ ئەو شاندنینە ئەرکێوانینەکو ئەو گوت و بێژان بکەن ji berku pêştir rêkeftinamên yên Kurdan digel şîan digel aliyên din ji ser pêkanîna hikûmet ku ev hikûmete li ser hatike pêkanîn ev rêkeftinamên vajokerîne îmzakirîne ew hatin axiftinê li gel wan bikin gelo bû ev rêkeftiname nahêne
بێجیکردن و سەرعردی ناهێنە پراکتیزێکردن ئەرکێوان گوت و بێژکردنە لە سەرڤەیەکێ هەروەها دەبێژەجی کو ئەوان ژاریە سەرۆکاتی هەرێما کوردستان و حکوومەت هەرێما کوردستانê پاڵپشتیوان تێدەکردن کو ئەوان بێگومان هێزێکە یاسایی دەستوری هەیە کو ئەو دکارن لەوەرە خۆدان قەرار بن. بەڵێ ئێستاش لە خزمەت وەرگرتنی سەرنجیەوە داین لەسەر چۆنی شاندی گوت و بێژکاری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کە دەمێکە عیلاقاتی نێوان هەرێم و بەغدا گەرژی و ئاڵۆزی تێکەوتووە. بەڵێ ڕووناک لە سلێمانی یەکەم پەیوەندی فەرموو. ئەلو بەڵێ وڵی بێ زەحمەدێمە هینی زیندانی سیاسەکانمان هەیە ئەمانەوێ ئێمە ناتوانین ئەم هەموو خەڵقە بسێت بۆ هەولێر لەوێ ئین کات ینی چۆن لە بۆ ئەوەی کە ئەبێ لێرە ئەمە هەموو شتێکمان تەواو کردو معاملە ئەو حاکمیکەوە کە محکەمەکە ئەکا نایەتە ئێرە ئەبێ ئەم خەڵقە هەمووی خۆی و شایەتەکان بچێ ئەوە لەسەر چی قسەیکە ڕووناک خان ینی من تەوەری جیایە لە تەوەری مابزانم قسەکانی تو ئەی ئەم موچەی خانە نیشتینانە بۆ نان ئەومان ئەوشمان لێ بەڵێ من زۆر لە سەرنجی تو دەنگەشتم سەرنجی دەگە توزێ تەوزیحکەی لەبەرەوە ڕابطی نییە بە تەوریەمەوە بەڵام تەوزیحکە مشکلە نییە بەشکەم لای نەپەیوەنددارەکان جێرەکەشی خێرتان لەگەڵمان بۆ بخەنە بەرنامەوە بەڵێ سەرنجی تو گەیشت سوپاس شرین لە زاخۆ بەڵێ شرین خان فەرموو الو دەم باشتر چاوانێ بۆشێ سوپاس کەرم کە سەبۆرەت بابەتێ هەوە یۆشمدا ئەو داچوێ بوو بەغدا چەندجۆمی باش دەستە ناینۆ چونکە بە چەندین جۆرە و چەندین ئیمزۆکردون چەندێ ڕێککاتین کردن چەندجۆم دەست بە ناینۆن بەلێ گرنگ ئەوە گەلێک لایەن پشکدارن توێرێدا ینی حتا نەتیجەیش ناینن ئەنی نیشا بدن خەڵکی ملەتی کوردنوکە ئێک دەستە بەداخەوە گۆڕان و کۆمەڵی ئیسلام پشکداری نەکردنە بەس یۆشمدا ئەگەر ئەنجام ناینۆن ئەو دەبەر پرسیار بوو چونکە ئەگەر ینی چەندجۆم دەسەڵە ناینۆن چگەری بژن نایک هەلویستن يعني دماغ سپاس بویا گرتو يعني هلوسیون گلای نزدیکی پارتی همین لایانه به حتی برای یادنا دولت کردی حتی موفق کردی يعني فتر ما به نتوایتی دپش نه حزبی اگر تبی برای خود برای بادینا فتر هستی وان نتوایتی يعني حسب كنت تشتي قومي پیش بکم نه مادی او برای خود فتر قران يعني گرتو نزدیکی پارتی دان حالت دارم بله سپاس بو سەرنجاتە ئومێت لە هەولێرەوە فەرمووکایکمێت کاتت باش کاکەکە سەرچاوم هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامە دەکەم تۆریکی جوانیان لە وژار من بەڕای خۆم هیچ ئەگەرێکی ئەوتونیە لە بینی بەغدا و هەرێم کە بتوانین گفتوگۆی لەسەر هەردوو لایەنەکان بکرێت بۆ ئەوەی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکرێت ئەو سەردانی حکوومەتی هەرێم کە بۆ بەغدا هیچ ئەنجامێکی لێ ناکەوێتەوە بۆ گرنگەکانی ئەو تۆی لە نێوان هەردوو لادا کە بتوانن هەرچی کێشە هەیە لەسەر بودجە و داهاتەکانی تر بەداخەوەت گەرە پەیوەندی کایکمێت پچڕەوە دارین دووبارە پەیوەندی بکاتەوە جوتکارە لە شەر باژێرەوە فەرموو بەڵێ سڵاو لێ بە دەستخۆشی بەرنامەکە لێکم کاکە زۆر سپاس وەڵام من تۆ سێگەڕێمەوە بۆ دواتر لە ساڵەکانی هەفتا و چوارەوانە بوو دوو وەفتی ئەو کات وەفتی کوردی چوو بۆ بەغا بە ناوی هاشم مەقدای و عەزەخراویەوە لەو کاتەوە عین لە ساڵەکانی هەفتاوە گەلی کورد چاوەڕێی وەفتەکە بچێ بۆ بەغا وەفتی ئەم جارێ بەڕاستی قسێکی کوردی هەیە ئەڵێ ئیتر بەبەریەوە نەماوە بەڕاستی ئەگەر ئەو وەفتا هەر شتێک لەگەڵ حکوومەتی عێراقی بکە حەقا ڕووکردنەوە با بە کۆمەڵانی خەڵک هەراوە دەردیەڵەگە کۆبوونەکانی پێشوو نەبێ کۆبووینەوە و چاک بوو چامان خوارد و قسەی خۆشمان کرد و گەڕاینەوە و ئیجابی بوو عیبی نەبوو زۆر چاک بوو بە من پێم وایە چوونی ئەم جارێ وەفتەکەیان دیارەکە وەفتەکە زیاتر حیزبیە و وەفتی حیزبەکەش ئەوان زیاتر پابندن بە گرێبەسی نەوتی و چۆنێتی بەڕێوەبردنی دەسەڵاتی کوردستان و عێراقۆمانە بۆیە نەشیان هێشتووە مەسان خەڵکی تر بەشداری تیا بکە و ئەوان بە بەردەوامی خەڵکی کورد بەشێکی زۆر لە خەڵکی کورد بەڵێکای جوتکار پێت وایە ئەوانیان هێشت لایەنەکانی تر بەشدارکەنانە کۆ خۆت لە چاپەمەنیا بینی لایەنەکانی تر بەشداریان تیان نەکرد بوو ئەزای چۆن عزیزەکەم تۆ ئەگەر باوکێک بی ئەگەر باوکێک بی کۆمەڵی کوڕیشە دەبێ بەڵام ئەگەر وەکو پێویست ڕۆڵ نەی بە کوڕەکانت هەر یعنی هاکەزایی بڵی ئەوانە ئیتر ئەوە
ئەوان بە تەکید نان قسە لە ئیشەکەکەن تۆ بێ ڕۆڵی بێت یعنی ئەو کەسە بێ ڕۆڵی بێت یعنی تۆ ئەڵێ مەسەنە وتەبێژی سەرۆکێرم قسێکی کردوتی زۆتی لایەنە سیاسەکان لەو وەختا بەشدارن بەڵام معنی نازانەوە لایەنە سیاسیانە کامن چێنەوە لایەنە سیاسە خۆی ئەمڕۆ بدەوە نەدێ لەبەر ئەوە گەل لە ڕووی جەماوەری سیرکەی پێش حیزب لە کوردستان هەیە دوانیان دەسەڵاتدوارە سییانە معارەزن خۆی ڕێزم بۆ حیزبەکانی تر بەڵام حیزبانی تر جەماوەرێکی کەمیان هەیە ئەوانە ناکرێ یعنی ئەوانە ناڵم ڕۆڵیان نەبێ هەیان بێ بەڵام ناکرێ وەکو حیزبەکە کە 10 کورسی پەرلەمانی یا 20 کورسی پەرلەمانی وەکو حسابی بۆکەی بەڵێ کای جوتیار بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ قدرەتدین یان قوتبەدین لە هەولێرەوە بەڵێ صدرالدین قدرەتدین صدرالدین هەرکیل بەساوڕێ بەڵێ فەرموو ئەلو قەتت باش هەموو کاتێکت حاڵێتە ئەزێ باشم گەلێک سوپاس کەرم کە نسبەت بەرنامەتە دەستخۆشی بەرنامەتە دکەم گەلێک سوپاس ئەگەر دەنگە تەلەڤیزیۆن خۆشی کێم کە ئەزێ گەلێک سوپاسیەتە کەم کەرم کە بەڵێ و دەستخۆشی حکوومەتی هەرێمی کوردستان کەم بۆ وەبدەهناری بۆ بەغدا بەڵێ و ڕاستی ئەو وەفتەکە باشە وەفتەکە بە نوێنەراتیا هەموو کوردێت کوردستانی چووی و گەلە دەستخۆشی لێکەم هیوادارم ئەو وەفتە سەرکەوتنێت دەست بینیتن وەلێ کاک قدرەتدین سپاس بۆ سەرنجاتەژی کە سامان لە شاری هەولێرەوە بەڵێ کای سامان فەرموو هەموو کاتێکی زۆر سپاس وەڵاهی ئەم هەفتەی کەڕۆشتۆ بۆ بەغدا هیچ ئیسپادەیەکی نییە دەبایە بەرەز کاک مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دەبایە ئەو شتێ بکردایە یەکەم جار ڕێکەوتنامەی ئیمزا کرد کە داوای کەرکووکۆ و چارێکی کە بزانمێکی بۆی بدا بنایە بۆ نووری مالیکی نیوتایە گەل لە ماوەی 3 ساڵات و دوانست ئەو شتانە جێبەجێکەی جێبەجێ کرد جێبەی ناکرد جێبەجێشی ناکرد ئێمە ڕاستەخۆ کە گەڕێنە سەر هەرێمی کوردستان ئەوە وەکو سیاسەتمەداری قسە لەگەڵاکەم ئەو کابرای ئەو سیاسەتەی نەبوو کە ئەو بەرنامەی دەبەردەمداوە هەتای بەزووترین کات بۆی جێبەجێ بکردایەوە ئەو کات ئەو ترسی لەوا بۆی لەوانەیە جێبەجێ نەکە و ڕاستەخۆ بیگەڕێنە سەر هەرێمی کوردستان بەڵێ کاک سامان بە مەسلەی ناوچەدا بەراوەکان لە چارچێوەی مادەی 140 کە لە دەستوری عێراق چەسپاندووە میکانیزمی چارەسەرکردنی بوو دەستنیشان کراوە پێت وایە زەختی هەرێمی کوردستان زەختێکی بەقۆ نەبوو وایە ئەم مادە چارەسەر بکایان حکوومەتی عێراق پابەندی دەستور نەبوو ئەو مادەیە جێبەجێ بکە بەڕێزەکەم شتێکت پێ بڵێ ئیسانکە تۆچی لە دوکانێکە تەلەڤیزۆنێکە کڕی زمانی شتێک لادانی ئەڵێگەر بەماوەی ئەو نیارەیەکی من ئەو شتە بێوەرەگرمەوە یانەش لێتە سەرمەوە بەڵام ئەم پرسەنەتەوە گرنگێ هیچ شتێکی دانەنا وەڵڵی ئەم ئەفتە ڕۆشتووە وەڵڵی هەر وەک ئۆگانترگی ئیسپادەیەکی نادێ تاکە کەس بتوانێت بەڕێز سەرۆکی کاوی نۆشیروانە ئەم کوردستان هەرێمی کوردستان بگەڕێتەوە سەر کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان چونکە ئەو ئەتوانێت دڵدڵنیایەشەوە هەرێوە چونکە لە 70 ساڵ ڕاوردووە مەلا مستەفای بەرزان خۆ ئەفریقا شۆڕشێ زل و زەبەلاخی تاوانەوە بەخوا باوک پێشێ و لەوانە بڕۆژەکانێک بەڕۆیەکی پێ بخوا گەدار لای مەحکەمە کەوتوبووی تر تازە بەتەمایە کوڕەکەی دیکە خەتش ئەومان بۆ ڕێک ناکردو من داوا لە مەزود بەزانین سەرۆکی هەرێمی کوردستانەکەم بە زووترین کات دەستەکان بکێشێتەوە دەستێکێکە شارەزاتر بەڵێ کاک سامان بێگومان بارێزان هەر کەسێک ئازادە چون سەرنجی خۆی نیشان بدا لەسەر تەوەرەکەی ئێمە شێرزاد لە کەرکووکەوە کاک شێرزاد فەرموو ئەم کاتێت باش چۆنی دەستخۆشی و تەورە لێگەم کاک شێرزاد ئەم سەرتیب کاک شێرزاد بەرحاڵ نەجدەت لە هەولێرەوە بەڵێ ئەو کاتە باش بە قوربان هەموو کاتێکت کای نەجدەت دەست خۆش بۆ بەرزانەکەت وڵی برای بەڕێزمە من سەبارەت بە وەفدەی هەرێم بەڕاستی دەستخۆشی لە وەفدی کوردی دەکەم بەڵێ ئەمە نیشانەیە کە ینی بەڕاستی دروستمێکە نیشانیدا بۆ هەموو وڵاتانی زیان ئەوانەی کە داوایان لە سەرۆکی هەرێم کرد ئەوانەی داوایان لەلایەنە حەزبیەکانی کوردی کرد لەلایەنە سیاسیەکانی کوردی کرد کە بە دانوستاندن کێشەکانی خۆیان حەل بکەن بەڕای من بە تێگەیشتنی من ئەم وەفدەیان نیشانیدا کە کورد ڕۆشنبیرە کە کورد دێتی کێشەکانی لەسەر مێتی دانوستاندن حەڵ بکاتن نەک بە چەک و بە تۆپخانە و نمایشی سەربازی بۆ ئەوەی 20 سەلمێنی کورد کامەتدارە ڕۆشنبیرە و دەیە کێشەکانی بەبێت چەک هەڵکە ئەمە وەفدێکی زۆر باش و ڕۆژ لە کاتی خۆشیدا بوو بەڵام هیوادارم لە سەرۆکی هەرێم لەسەر ئەو پێداگیری کە کردوێتی سەقفێکی زەمەنی بۆ بەغدا دابنرێتن ئەگەر بێ و سارەنووسی ئێمە دیاری نەکەن لەو خاڵانەی لەو ڕێکەوتنامەی کە کراوە لە بینیان
ئەو دارە بڕیارێکی دڵنیاکەرە و یەکلایەنە بدەن و سەبارەت بە ئۆپۆزیسیۆن بە تایبەتی دیفتی گۆڕان بەڕاستی هیوادار بووین ینی گەڵی کورد هەموو چاوەڕێمان دەکرد لەم بڕیارە بەشدار بوویان بەڕاستی شتێکی زۆر مهم دەبوو بۆ کورد بە ئەرێ و بە نەرێ شتێکی زۆر باش دەبوو بۆ کورد و دەنگێکی بۆ کورد دەینا و زۆریش ینی بەڕای من تەسیری لەسەر جمهوریەتی گۆڕان کرد لەسەر ئەو بەشداری نەکردنی با بەشدار بووە وەکو لایەنەکانی ترانی ئەوەندە لایەنە هەموو سەرۆکی حەزبن هەموو چەند ساڵێکە خەباتیان هەیە لە کوردستان با بەشدار بووە بەڵێ کاک نەژدات سپاس بۆ سەرنجی تۆش ئاسۆ لە چەمچەماڵەوە کاک ئاسۆ فەرموو کاتان باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم بەڕاستی تەوریشی جوانتان هەڵبژاردووە سپاس فەرموو نسبەت ئەو وەفدەی هەرێمی کوردستانەوە کە چۆتە بەغا زۆر ئیشێکی چاکە ئەگەر بێتەوە عیلاقەتدا ببڕێ لە بینی ئێمە و هەرێم کوردستانە بەڕاستی زۆر کێشاکەوێتە بینمانەوە ئەبێ هەر ئەو هاوکاریە هەبێت ئەوە جیایە ئەو ئەڵێ ئەچێ ئەسلحە ئەکرێ ئەمە ئەکرێ بەڵام وەکو خەزەی هەرێمی کوردستان ئەبێ وەفتمان هەر لەوێ هەبێت دانەبڕانی تیابێ ئێمە جارێ خۆمان یەکلا نەکردەوە هەتا لەگەڵەوان شادا بڕێن بەنسبەت شتێتریشەوە ئەمڕۆ کە خۆپشاندانێکە ئەمە دەخێک ئەگەر نەبڕێهین خانشینانی سلێمانی بەڕاستی حەق خۆیانەکە داوای حەقەکەکەن فەرمووە هەر کارمەندێکە گریتی سە خانشینە بەخوێن ئەوان هاتو سەرکار 200,000 وەرەگری ئەو 200,000ش ئەوەتان نایدەنیەوە ئەمڕۆ 26 مانگە هیچی دینارێک لە گرفانیان نییە بەخوێن ئەمانیش گەشتە ئەم مەرحەلەیە من دەستخۆشتان لێڕووی سەکردتان بخواست بەڵێ سپاس بۆ توش کاک ئاسۆ مام قادر لە هەولێرە بەڵێ ئەو کاتت باش هەموو کاتێکت فەرموو برای بەڕێز تەبێئی وت و وێشکردن شتێکی چاکە بەڵام مالیکی هیچ مەجالێکی ئەو تۆی تێنەیەشتیتەوە ئینسان ئەمە لەشی هەبی هیوایەکی هەبی وەبدی کوردی بەدڵ سافیەوە چووە تێدەگەی ئەمن بەس یەک شتی دەرێ بە سلبی بە ئیجابی وەبدەکە کە گەڕاوە مؤتەمەرێکی شەعبی ببەسترێ لە هەولێر هەموو محافەزەکان نوێنەری تێدابی هیچ حوسێنتەکانی تێدابی ئەو کەسانەی کە بەرچاون تێدا بن بۆ ئەوەی پێیان برێن بابە ئەوە ئەو هەیە چکۆن زۆر دەبینی حزبەکان دەرێن ئەوە تەمسیلی ملت هەمووی ناکە مادام تەمسیل لە زمانی خۆی هزار ڕەحمەتی لێبی مەلا مستەفای بارزانی لە ساڵی 63 مؤتەمەر شەعبیەتی بەس لە کۆیە بۆ ئەوەی ڕێکی خەڵک وەربگری ئەمریش دەرێم چێ وەلو بەرلەمانیشمان هەیە بەزان لە برادر هەیە لەوانەیە لەگەر بەرلەمانی نەبن دەگەر وتوێژ نەبن دەگەر نازام چ نەبن ئەو مؤتەمەر شەعبیەش ببەسترێ شتەکان لە ڕوونکەنەوە بێ بابە چێش بەڵێ مام قەدەر سپاس بۆ سەرنجی تۆش محەممەد لە شاری هەولێرەوە کاک محەممەد فەرموو ئالو بەڵێ چۆنی برام زۆر سپاس فەرموو خۆش سپاس دەکەم سەلامەتی تەوەری بەرنامەکەت بەڕاستی تەوەرەکی باش بوو لە زێ خۆیدا بوو بەڵێ فەرموو بەنسبەت ئەو شاندەی چۆ بەغدا بەڕاستی شەکی باش بوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڵام من یەک تێبینیم لەسەر ئەو قسەی ئەو برادەرەی کە لە هەولێر پێش ئێستا کەمێک پێش ئێستا قسەی کرد گوتی من ئەوەم بە ئەوەی نییە ناوی کاک مەسعودینە بەڕاستی داواتان لێ دەکەم هەر کەسێک ناوی هەر سەرکردەکی بینی بە نانیەوە عاقبەنی ئێوە مەجالی پێ بدەن یان زۆر زۆر متابعی بەرنامەکەیەوە دەکەم ئەگەر کەسێک پلانێک شخصێک سەپاتی سەخودی کاک مەسعودی ئێوە گوێی ڕۆشنەکەن و مەجالی دەن ئەگەر کەسێک بێوێ ڕەدی بداتەوە ئێوە فەوری قەپاتەکەن من ڕەدی نادەمەوە کاک محەممەد سپاس بۆ سەرنجی تۆ مەسعود بارزانی سەرۆکی ئەم هەرێمەیە بێگومان بە شوەیەکی یاسایی و دەستوری سەرۆکی هەرێمی کوردستانە شخصی بەرپرسی یەکەمی هەرێمی کوردستانە ئێمەش ڕێزی زۆرمان هەیە بووی ببوورە کاک محەممەد ئێمە مەجال بە هیچ کەسێ نادەن تەشیر بکرێت ئەگەر کەسێکیش ڕخنایی بگرێ بێگومان سەرۆکی هەرێمی خۆی چەندین جارە وتووەکە کە ڕخنەی خەڵک قبول کام خەڵکە کە سەرۆکی هەرێمی کوردستانە شخصی یەکەمە لە بەرەوبردنی ئەم هەرێمە لە تەمسیلکردنی ئەم هەرێمە بێگومان خەڵکیش ڕخنەش لێگرێ پێت وایە کە سەرنجی تو چوون بێ سەرنجی سەرۆکی هەرێمی کوردستانی شەوکەوت و تون بێ لە بەرامبەر خەڵکێکی ڕخنە لێگرێ بەهەرحاڵ ئێمە مەجال بە هیچ کەسێ نادەن تەشیر بکرێت بە هیچ کەسێکیش نەک تەنیا بەسەر سەرۆکی هەرێم بەڵکو بە بچووکترین و بە بچووکترین ئەندامی ئەم کۆمەلگایە لەبەرەوە
ئەوە قبولکرااو نییە لە ئێمە هوەر لە شاری سلێمانیەوە فەرموو داماش کایک هوەر هەموو کاتێکت برای بەڕێزم و دەبێژی حکوومەتی هەرێم پێشەکە سەرای بەرنامەکە قسەی کرد وای بڵێم باش هەڵەیەکی کردکە هەڵێ هەموو وینە کوردەکانە چون بۆ چون بۆ بەقا بڵێ زنەوەی سامیتیانە زنەوەی گۆڕایەتیانە لە چوار بەشی تەقریبا دوو بەشینی نوێنەرایی کورچون بۆیە ئیتر کۆبنە لە پێرا کۆبولەیە چەند ساڵە بینیمانە هیچ ئەنجامێکی نابێ کارمەسعودیش با بخۆن ئێوە هەوڵ بۆ کەرگوک با باشە نەک بۆ بلە بۆستی خۆی بۆ پارە ئێستا بچم بۆ یەک بازیان بەزی نەبکەن کە لە پڕ بەرز بۆ زەلامێ نەقسێ لەسەر بکە هەموو لەسەر فەقیر هۆژارەکە ئاکەوێت بەڵێ کایک هوەر سپاس بوو سەرنجی تۆش بەڕێزان پشتی وێ نابڕێ لە سەرمان تەوەرەم دێ بەردام بی دووبارە سەڵا هێژایان ئاری ئاکۆ لەسەر تۆری کومەڵاتیان نووسێمە پێم وایە ئەگەر کەسانی پسپۆر و دڵسۆز و کاڕە هەستن بە باشترکردنی پەیوەندی ئەو باسکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و کاری جدی بوو بکەن ئەوە مەحاڵ نییە هەروەها دڵزار بەکریش ئەنووسێت تەنها قسەکردنەوە هیچی تر هەروەها هاوڕێ جەلالیش ئەنووسێ گفتوگوکانی نێوان هەرێم و بەغدا مەحامەلەیە چەند وا بێت چەند بۆ کورد و وەک بازار وایە هەروەها گارە کوردیش ئەنووسێ بەخوا هیچ نییە بەس قسەی وەکو خۆی ئەڵێ هەروەها ئاکام سلێمانیش ئەنووسێ تازە گفتوگۆ تەواو بوو برام هەر شتێکی کاتی تەواو بوو تامی نامێنێ ئەبایە زووتر گفتوگویان لە بەرخاتری پارە نەکرد باە مستەفا لە دهۆکێ دیێرمەیە بەلەکای مستەفا الو مرحبا کاکێکۆن سەر چاوا کەرەمکە بۆشی بڕە سەحەتەتە گەلێک سپاس کەرەمکە کاک مستەفا برا نسبت وی وەفدەمە چووە بەغدا و تشتێکی گەلە باشە سەرپەرشتە سەرۆک بارزانیە وەفدە کۆن ببوو و بەرەف بەغدا بەچوو بەس بۆچی گۆران داخلی ئەویجا سەرۆکی هەرێمێ نەبوو کۆمەڵ داخل بوو بۆچی خوا سەعەت کرد بۆچی بەرژەوەندیا ملەتی دانینەکە بێژن ئەمە بچۆنن و بۆ تشتێ باش وچەن ئەڤقات ئەوێنی منە دەستێکی دەرەکی نافۆی تشتێ داهی بۆچی گۆران و کۆمەڵ نانە لەگەل وەفدی کوردی بۆچی وی کابرای لەربینی بەحثی سەرۆک بارزانی و مەڵام مستەفا ڕەحمەتی کرد بە هیچ شێوەیەک قبول ناکەن ئەو بەحثی سەرۆک سەرکردەیەکی کوردا بکات وەکی مەسعود بارزانی چون گوڵا ملەتی کورد ئەم هیچ شێوەیەکی قبول ناکەین وەکی گۆران بچی ناتە ناو تشت باشدا بۆچی بیشتن ئۆپۆزسیۆنا بۆ ملەتی تەم درەوە شوراوان درەوە یەک ئیرانی بەگرێدا گۆران و کۆمەڵەش یا ئیرانی بەگرێدا ئەجانەشین بێژم 2003 کاچ چێ ببوو و کێ ئەو کابراش دەستێ ئەمریکای نەبدەر ئەنابێشم بەڵێ کاک مستەفا سپاس بۆ سەرنجاتەژی توژی وەکو هەر کەسێکی ئازادی بێگومە سەرنجە خاچانیشان دێ باوکی کامو لە شاری سلێمانی باوکی کامو فەرموو ئەم کاتە باش برا بەڕێزەکەم هەموو کاتێکی بەڕێزت کاکی گیان گفتوگۆ باشە بەڵام ئەم حکومەتەی ئێمە 20 ساڵ هەرەڵێن ساوایە و بەرنامەی نییە ئەبێ بنیەی تەحتیەی بە قەوەتکە یەکەم باەک بە قشت و کاڵ دووهەم پرۆژەی پیشەساسی بایەخی پێدا دوای ئەوە هێزێکی پێشمەرگەی نەتەوەی هەبێ نەک ئەم هێزە حیزبێک و خاوەنی هێزی خۆی دێ کە خۆی بەقەوەت کرد ئەو کاتە پێوی ئەوان خۆیان داواکەن گفتوگۆ لەگەڵ حکومەتا بکەن بەڵام کە بە لاوازی حکومەتی کوردیان بینی حکومەتی کوردی خۆی مەجبورە بێ گفتوگۆ لەگەڵ ئەوانە تا ئێستا پاڵاوگەیەکی بەقەوەتمان نییە کە بە داهاتەکەی بەڕاستی نامانەوێنەوەت بڕێتە دەرەوە لەبەرەوەی لە حەڤەکەمان هەیە لە عێراقا ئەو نەوتە ئەمێنێتەوە بۆ نەوەکانی دوار ڕۆژ پێویست ناکە ئەم نەوتە بەتاڵان بفرۆشێ ئەمەیەک من دەستیان خۆش بێسون گفتوگۆکەن لەگەڵ حکومەتا چون کە هەموو نەتیجەیەکی شەڕ هەموو نەتیجەیەکی ناکۆشیە بێت دانوستان بکەیت بەڵام با ئەمان بەرنامەیەکیان هەبێ بنیەی تەحتیەی وڵاتەکەمان بەهێز بکەن لە بواری کشت و کاڵە بواری کشت و کاڵ بوارێکی نەبراوەیە لە وڵاتان پێڵێن کشت و کاڵ نەوتی هەمیشەی یان نەوتی سەڵف ئەمان هەموو کەرتەکان 20 ساڵە هەموو کەرتەکان بە کەرتی تەندروستیەوە بە کەرتی کشت و کاڵەوە بە هەموو کەرتەکانەوە زۆر لاوازە بەڕاستی بەرنامەیان نییە بێپیلانن لەوە ئەچێ خەڵکی دڵسۆز و تێکۆسەریشیان هەبێ سپاسیانەکەین بەڵام بەداخەوە هەج وڵاتێ بەرنامەی نەبێ ئەگەر ماڵێ ئەگەر خێزانێک ئەوە هەرەسە هێنێت
باڵێ باوکی کەم و هیوادارین سەرنجی تۆ وەکاڵەتی کێرەمی کوردستان بۆ بەرپرسان گەشتی بێتە کوتۆتی وڵاتێکە بنیە تەحتیەکی بەخواتە بێ بێگومان لایەنی تریش حسابی بواکایە لە هەرێمی کوردستانەوە زۆر جار بەرپرسەکان ئاڵێن هەرێمی کوردستان تانویەتی وەزە بوو بۆ جیهان بۆ بازاری جیهاندا بیمکە ئاڵێ ئەوەندە کۆمپانیادە ئەوەندە بنیە تەحتیە وڵاتە پێشکەوتەوە ئایا وایە ئەگەروانیە بوانە بەهەرحاڵ سوپاس بۆ سەرنجی تۆ محەممەد لە کەرکووکەوە بەڵێ کای محەممەد ئەم کار باز بەڵێزیان هەموو کاتێکت دەستخۆشی بەنامەکەدان یەکەم سپاس من وەک پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان لە سێکتەرەی مشتەرەکەم ئێستا مالیکی ئەو کەسانەی فیزەی کوردستانی لێدەن نالێ داخل بە مەرکەزی بەغاریە یا ئەو کەسەی بازرگانیەکان لەگەڵ تاجرەکانی کەرکووکە نالێ داخل بێت يعني نايلت داخلي كركوك بان لكركوك او داخلي ناوچەکانی كربي او كسي داخلي مركزي بغاري مثلا تركيا ولا ايران ولا ابو ولاطقان هو ابي في زي مركزي بغاري بدي او قراري لو كدتوا في زي هرمي كردستان الى سربيا بالي كاي محمد سباس بو رساله سيدرغان اقرينوا وكو هرمي كردستان كار مسعود برزاني مام جلال رزمه يقولون حتى يستهيك عم بقول نكردوا حق الشعب هالبسيت لا ينبدل نستتخذ شيء كم لدواي كرسي ازادي هيش نكرد يستشيش ناقن بقول اما انا مصلحتي كردي عن غيرك نيه بالي سپاس بو سەرنجی تۆ زێتکی لە دهۆکێت گەلمێ بڵێ کاک زێتکی کەرەمکە باشی بەڕێز زۆر سپاس نسبة حزبة معارضة قران وكومال ناتشونال بو بغداد قالك مظنة البغداد الكردستاني هكذا شيء حساب كردستاني سليم بتشناتشن وهم هكذا شو أنا بغداد نخش ولا نشوف وان سوباسي قرطوت كاين هذا كومال وقران ديجي دولة كردينة حرب وحزب ديجي دولة كردينة حتما که دولت کردی چی بیتن اگر یا با دولت کردی چی بیت دقل زی وفده چنه بغدا و هم سوپاسه گرتوت که خوزان دا پارتی و بس اب حرب حزبه دجی دولت کردینه و نزد دولت کردی کردستان چی بیت و حرب حوالت ایرانه بديت ناتا چوناوی شاندی بو بغداد يعني چوناوی شانتی و کتوت بيجي رابطه بدولة كردي باكر فرد لا نجد بيجمش براندن بجداريه في كومبونينا كانش كومبون بخمتا كومبونين ديتا كرن هر واد بيجن بريار يت كونكريتيني نجيبو چرا سركنا برزگريكان تو بو ويچت بي لا اما حمي رجادا قرانوفا لا الهرم داخلي بانكو بلاد جدا دجي باكو بنا بدكم بيصيروا كهرمك حمي حزبه قران بيت يقولت عفوا يقولت داخل بيت قران داخلنا بيتن يعني كم مناسبة داخلنا بي دجي ملت كردي كرد فروشي ببركايك زيتكي ببركايك سپاس عندك مصطلحات چنات چارچوبه تشير دام ونهاية رقي بينادانينا سپاس بو سلمجاتا درويش لولي روا بله او كاتز باش همو كاتك تكاي درويش سپاس أنا هم دخوشي تورا كشريكم سپاس فرم براي برزم من لهم أو نادني أو شاندا بشتي شيء زيادة زانم چونك إما بكو حكومتي هريمي كردستان بداية السرطاي دروز بما حكومتي عراقي نويوا بلا موقعي بقوته وبجداري من لحكومتي هي تا استانيان تواني مثلا سروكاتي كوما بلنشتي تشريفية بلام خو نائب رئيس وزراء من هي نائب رئيس برلمان من هي وزير خارجية من هي سروك أركان الجيش من هي وزير فلان من هي يتزقل من دائرة عامة كان دائرة حساسة كان وكو استخبارات وكو نازارم سي يعني أوا البري أويكا فري خلق إشغال كان بون زورشتانك وفد بيتو خلق أو سواشا بكريتن ديرا كوبونا وفراوان بكريتن أها فلان كس نهاتو فلان كسو نازارم سيو يعني نتسوني حزبك يا لعينك وكو برادري استاكم زيكي نظام ضربة تنزي قلتيتي بخيانتي ونتوية فانيسا خيانتي نتويتي أي معنى ديمقراطية فيها بلام ديار الديمقراطية لا إما لكردستانية كتون دعوايا كين بو عراق لا دعوايا كين بدفاقة إيشة كيما لا يكالي
پەرلەمانیمانەوێت لە عراق دیموکراتیت بێتین بەڵام لە کوردستانیشا نظامی سەرۆکایەتی و دیکتاتۆریەتمانەوێت و بنەماڵەییمانەوێت عەشائیرمانەوێت ئەوەمانەوێت استیخرابمانەوێت دزیمانەوێت پاڵانیمانەوێت یعنی ئەو شتانەی کە ئەو زۆر شتمان مای ئەوێ هیچیان نە ملت پێرازین نە دیموکراتیت قبولەکە نە عەرف قبولیەکە نە عادات قبولیەکاتن بەڵام حکامەکان قبولیانە ئێستا کەس ئەو وەفدا بەڕای من ئێستا کە سبەی دووس بەی ماوەیەکی کە سەرۆکایەتی هەرێم هەندێک پارە و بەخشیشی بگرێتێ وەفدەکە سەح بکاتەوە باشە سەرۆکی هەرێم خۆی لە ڕۆژانە بڕیاریدا ئەڵێ بە هیچ نەوە قسە لەگەمانی چی ناکەن بەڵام خۆشی ئیستیدعای حزبەکانەکە وەڵام وەفدێک دروستن بڕۆن قسە لەگە ماڵێکی بێ ئەوە چەندی بچندە من نازانم ئەو قسانێ ئەو باڵێ کای دەروێش باڵێ سپاس بۆ سەرنجی تۆش کاوا لە شاری سلێمانی کای کاوە فەرموو کای کاوە فەرموو باشە جانەکەم ئەم کاتێ باش هەموو کاتێکت زۆر جوانی بە قوربان زۆر سپاس فەرموو وەڵام منەوە ناڵەمەڵەمە سەردانی وەفدی هەرێمی کوردستان شتێکی زۆر باشە لەم کاتەیە بەڵام سایشکردن نەبێت لەسەر مۆزوعی نەتەوەی کورد چۆکم کەسێکە بتوانێت داکوچی لە مافی نەتەوەی کورد کە جەنابی کاک مەسعود بەرزانیە چۆکم هەموو کەسێکە زانێت لە سەنگەرەکانی کوردایەتی لە سەنگەری پێشەوە جەنابی کاک مەسعود داکۆچی لە مافی ئەم نەتەوەیە کات لەبەر ئەوەی شۆڕشێک لە ناوچوو لە شۆڕشی ئەیلولا لە پێناوی کەرکووک و کەرکوژەکان نابووە خەڵک ئەم ڕاستیانە بێ هەمووی بزانێت یعنی نابێت کۆمەڵی خەڵک بە چاواشەکردن خەڵک تێبگەێنرێت سەرۆکایەتی هەرێم و دەستور و کۆمەڵی وشە هەیە بەکارێن هەر شۆڕشی مەلام سفا بوو لەسەر کەرکووک دیاچوو بۆ تا ئێستاکیەوە مادام نەگەڕاوەتەوە بۆ مادەی 140 دەستنیشان کردووە کاتێ پارتی دموکراتی کوردستان داگۆچی لەسەر بستێ خاکی کوردستان کردو کوا ئێستا بە بەنجا حەز بۆ بەیان ناکرێت کاکە یعنی بەڕاستی نەڵە باشتەکانمان ئێمە حتا هینەکانی خۆمان لە ناوخۆی خۆمانە زۆر کێشە دروستەکەن یعنی کۆمەڵی حەزب بێ زۆر کێشە دروستەکەن ناوخۆیە یعنی وەکو تەرەفێکی ئەوان وان وەکو تەرەفێکی و لایەنانەی ناو بەغا یعنی بەڕاستی بەڵێ کایکەوە بە ویژدان و قسە بکات بە ویژدان و لەسەر ماسینەتەوەی کورد بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش نێچیروان لە زاخۆ بەڵێ وەکیل بانۆمیەوەتکەم سپاس فەرموو مدبێت ئەس بەرسبوون حەمەڵدم ئەوێت بێژم بووکی گۆڕۆن گەلبی وەفدی نەچوی بەغدا گۆڕۆن حەزبێک تۆهۆی چیت مەسەلی نەتەواتی نزانێت ئەدەمیا بۆش بەرحال ڕزگار لە شاری هەولێرەوە بەڵێ کایک ڕزگار سەرنجی بەڕێستان لەسەر ئەم تەوەرەی ئەمڕۆمان دەخۆشیانێ دەکەم بەبوونی ئەو تەوەرەی جوانەی کە لە کەناڵە جوانەکەتان دەستنیشانتان کردووە سپاس دەستخۆشیش لە وەختی هەرێمی کوردستان دەکەم کە چوونەتە بەغدا بۆ دانوستاندن لەگەر حکوومەتی بەغدا هیوادارم ئەنجامکی باشی هەبێت بەڵام کە گۆران و یەکگرتوو نەچوون ئەوەش کۆمەڵ بەڕای من بەزەرەی خۆیان تەواو لەبەر ئەوەی ئەو مەسەلەی قەومیە مەسەلەیەکی قەومیە بەڵام ئەو برادەرێک بەردە ئێستا باسی ئەوەی کرد کە دوایە پێشمەرگەیەکی پارتیە و داوای لابردنی بەڕێز مام جەلال و کاک مەسعودی دەکرد ئەوە لەو باوەڕەی داما پێشمەرگەی پارتی و ئەسڵ و ئەساسیشی نییە قسەکانی بەڵێ کاک ڕزگار سپاسە بۆ سەرنجی بەڕێستانیش هێژیان ڕێبار محەممەد ئەنووسێ باوەڕ ناکەم هیچ سوودی هەبێت چونکە هیچ لایەک هەوڵی چارەسەرکردن نایە هەروە محەممەد نوریش ئەنووسێ بەڕای من ئەم گفتوگویانە تەنها کات بەسەر بردنە و تەنها بەسەر بەخۆی کوردستان کێشەکان چارەسەر بکە گەڵاڵی لە شارە زۆر دوا پەیوەندیمانەیە بەڵێ کای گەڵاڵی بەڕێزەکەم فەرموو بەڕێزەکەم کۆبوونە بەسەر کۆبوونا تا ئێستا بەردەوامە لە کوردستانە چەند بەڵێ هەموو ئەو وەرەقە نەما لە کوردستانانێ نووسن و مجلیسی لەسەر نەگرن تا ئێستا هیچیان کردووە 22 ساڵە کورد لەسەر حکومە دەسڵاتی کاک مەسعود بەرزانی ئێستا ئەم پیاوە دیفاعی لەکە دیفاع لە خاکی کوردستان بکەن دیفاع لەوە نەکەن تا ئێستا لە چەمچەماڵ کەلار بەولاوە بستە کوردستان صاحبی بستێک نییە تا ئێستا کوردێک بە جلی کوردیۆ بتوانێت لە جنوبی عێراقا دابنیشەوە بگەڕێت کە هەموو کوردستانیان تاپۆ کردووە لە هەولێر و سلەیمانیش و تاپۆکراوە لەسەر عەرەب و هەموو عەرەبیان ناو هەمووی عەرەبی ڕەسەن و هێنایانتە کوردستانەوە تا ئێستا میلەتەی ئێمە صاحب بستی خاکی خۆی نییە ئەم کۆبوونانە دەورێکیە
پێشمەرگە دەیە چەکی چاکێ هەموو شتێک پێویستێکی پێ بۆ لە بالێ کای گەڵانی ببوورە کاتمان زۆر کاتمان تقریبان تەوا بووە بەحاڵ سپاس بۆ سەرنجی هەموو ئێوەی بەڕێزان لایەنی سیاسی و جڤینە شاندێ دانوستانکار وەکو ئیبراهیم جعفەری سەرۆکی پەیمانیە نیشتیمانی گوتی ئێرۆ کو ئەو گەشتنە ڕێکەوتنەکێک و گوتوبێژان بکەن لە سەربان پرسگیرەکان و چەندی چارەسەرکردنەوەن گەل ئافشاندەژی وەکو دبێژن وەکو پەیوەندیانژی وەسەهاتی جڤین پێخەمەتە جڤینێ ئەن جڤینێکە بنگەهین و بنەڕەتیە ئایا ئەگەر vê civînê encam nebû dê bersiva serkirdatiya Herêma Kurdistanê çi be wekû peyvdarî Seroketiya Herêma Kurdistanê gotî îtir dê bû ra'ya xelkê Kurdistanê vegerin aya ra'ya xelkê Kurdistanê wî demî da dê çi be bêguman pêşhat û rojeva bêt dê bersiva vêyekê bide heya sibehî di tewerekê dîda bêguman em xizmeta da bîn her şad û bextewar bin êvar baş